هەموو ئەو کەسانەی کە یاسای ژمارە هەشتی تونوتیژی خێزانی بەسەریا تەطبیق بێت بۆ ئاگاداریتان ئێمە بۆ ئەم هەڵمەتەمان دەست پێ بکرد لەبەرەوەی هێشتا هۆشیاریەکی زۆر کەم هەیە لەبارەی یاساکەوە بێجگەلەوەی کە یاساکە بە ڕێی ئێمە و لەگەڵ محامیەکانی کە هەمویان ئیشەکەن پارێزەران کە ئەم یاسایە پێویستە هەنێک گۆڕانکاری تێدا بکرێت بە پێی پێویست هێشتا جێبەجێ نەکراوە هەنێک کەم و کورتی تایە کە ئەبێت و زۆر بە خێرایی و زۆر بە کاتێکی نزیک چارەسەر بکرێت و دەستکاری بکرێت تاکو بتوانێت باشترین خزمەت بە خەڵکی ئەم کوردستان بگەێنێت. ئێمە بەیاننامەیەکمان هەیە کە بەیاننامەکە ئەخوێندرێتەوە بۆ پەرلەمان پێیان ئەنەی لەگەڵ تاکو ئێستا ئێمە لەم مانگەیە 6,000 ئیمزامان کۆ کردوتەوە لە خەڵک کە داواکارە ئەم یاسایە بەپێی پێویست جێبەجێ بکرێت. سێ خاڵکە ئەمەوێت باسی لێ بکەم کە گرنگە بۆ میدیا بیزانن کە تاکو ئێستا لە هەموو شارەکانی کوردستانە شەڵتەر نییە بەپێی پێویست لە حاڵەتێکە کە ئەمە زۆر زۆر زەرورە تەنها لە سلێمانی لە هەولێرە هەیە کە لەگەڵ دهۆک کە زەرورە لە شوێنەکانی تریش هەبێت لە ناحیە و لە قەزاکان لەو شوێنانەی کە کێشەی تیاڕۆ ئەیاد ژنان نازانن ڕوو بکەنە کوێ کە زەرورە لە بنکەکانی پۆلیس نازانن ئەو ژنانە چیان بەسەریەت زۆر گرنگە و زەرورە کە وەکو لایەنی پەیوەندیدار وەکو پەرلەمان ئەم داواکاریە بگەێنرێتە خەڵکە ئیشی لەسەرکەن لە شوێنێکی وەکو هەڵەبجە کە ئەبێت شەڵتەری لێبێت وەکو شار حسابی بۆ کرێ و هەژمارەکرێ و زەرورە کە ئەم شتانەی لێبێت